بە منەڵە ئایا دژە تیرۆر کافر بوونیان گومانم لە کوفریان نەماوە. ئەو کەسەی لە دژە تیرۆرە کافرە، پارەی حرامە، ژنی لێ حرامە. لەبەر ئەوەی دژە تیرۆر ئیشێکی تریان نییە غەیری دژایەتی ئیسلام. لەبەرەوەی دژە تیرۆر لە هەموو مەرحەلەکانی مەشقکردن و ڕاهێنان و ئامادەکردنیان بۆ ئەوی ببن بە سەجی دژە تیرۆر لە ئینسانیەتیش دەرەچن نەک لە ئیسلام. جارە بە هیچ شێوەیەک نایڵن یەکێکی تیا بمێنەکە نوێژ بکە، هەربیری لای نوێژکردن هەیە. لەبەرەوە کافریەکەن، دوای مەرحەلە بە مەرحەلەیکەن بە سەجی هار، ماری پێخۆن، سەجی پێخۆن، درڕندایەتی پێکەن، چقۆی پێ لە خەڵکەدان، بڕۆتە عەدا لەو بکە، بواریەدەن زینا بکە، شەراب بخۆرەوە. سەجی ئێمە بۆ هەرچی شتێکەکەی بیکە. ئەمە دژە تیرۆر. لەبەرەوە تۆ کابرایکی مسلمان بڵێن وەڵا ئەمە جائیزە بیکەی چۆن نەبێ؟ ئەمە جائیزە وەکو بڵێن وەڵا ئەمە مسلمانەتی وەرگرتەوە کۆ ئەبوبەکر و عومەر. بەخوا قەسەم هەر کەسێ ئەوڵە لە دین دەرەچێ، خۆی لە دین دەرەچێ مەلاکە کە وابزان ئەگەر دژە تیرۆر مسلمانە ئیلا مەگەر حاڵیان نەزانێت چی. لەبەرەوە تەمان علاقەی هەیە بەسەر فتواوە و هەر وەختێک کە کوفرەکە دەرکەوە توانین بڵێنەوە پێی کافر بوو. ئێمەش بەیانی حکومەکەمان لەسەر خۆ ئیلزامی ناکەین لەوەی کافرە بچین بیکوژین، نەخوان نییە بەسەری.